کەم و کورتەکان بکەین دیدارەکەمان جیاواز دەبێت بابێکەوە بچینە خزمەت کاک جەمیل فەرموو. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست وەکەوەی لە پێشەشی باسمان کرد کە بڕۆمانەوێت دیدارێکی ئەمە زۆر و ڕاشکاوە کە میشە لەگەڵ بەڕێز جەمیل هەورامی سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان ئەنجام دەیت. کاک جەمیل سوپاس دەکەم بۆ دەرفەتە. پێم خۆش بوو بینە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان و لەو شتانەی سەرنجی منی ڕاکێشە هێز و لایەنە سیاسەکان هەمیشە پەرتوو بڵاون بەڵام لێرە ئاڵاکانیان هەموو لە تەنیشتیەکە ئەمە لە چیەوە هاتووە؟ ئەمە سەرەتا لە 2004 بینم کردەوە کە پێشمەرگە دێرینەکان بۆ ئەوەی ئەو ڕابێتە ڕۆحیی هەیەیان بۆ لە دەرەوە دروست بێتەوە کۆمەڵەیەکمان هەبێ هەم بەرگری لە مەفەکانیان بکات هەم کۆبن هەمیشە لە کێشە و مەشاکلی شخصی خۆمان بزانین بۆی ئەگەر یەکێکمان پێویستی بە هاوکاری شتێ بوو بچین بەدەمیەوە ئەو ڕابێتە ڕۆحیی وەکو باسم کرد لە دەرەوە هەمان بۆ لە سەردەمی شاخ دروست بێتەوە. پەیڕە و شتەکەم نووسی بەرنامە و پەیڕەوی و ناوخۆوانە دوای بیرم کردەوە وتم بۆ ئێمە ماڵی کورد یەک نەخەینەوە لە پێشمەرگە دێرینەکانەوە. ئەو کاتە سەرەتا قسەمان لەگەڵ حزبەکانی ئەو سەردەمە کرد لەگەڵ حزبی شیوعی کوردستان حزبی زەحمەتکێشان حزبی سۆشیالیست ئەو کاتە دیارە گۆڕان و یەکێتی یەک بوون لەگەڵ پارتیش مابوو ئەوانەی کە پێشبگیان هەبوو لە دەرەوە هەوڵشماندا لەگەڵ برادەرانی پارتی بەڵام سوودی نەبوو نەگەیشتن ئەنجام لەگەڵ یانە قسەم پێمان وتن بەتمان ئێمە هیچ قەید و مەرجێکمان نییە پەیڕەوەکە بخوێنەوە ئەگەر نقصانیەکی تای ئضافەتان هەیە با ئضافەیەکەین ئێستا بەزەوان بەتەنیا سەرنجتان لەگەڵ شتێک هەیە لەسەر شتێک بە مناقەشەی بکەین نیان کرد وتیان جوابتان لێگەڕێت بەڵام بە خۆشحاڵیەوە حزبەکانی کە حزبی شیوعی و زەحمەتکێشان و سۆشیالیست بەبێ ئەوەی دەستکاری بکەن بەبێ سەرنجێکیان هەبێت لەسەر پێڕەوەکە کردمان بە ئیجازەمان پێ وەرگرت و دوو مانگیش تاقیرمان کرد تا بچوون بۆ لای برادرانی پارتی پێماوتن دوای دوو مانزانیشمان سووددانە ئێستا داواکاریەکەمان پێشکەش کرد و 6 کەسی پێشمەرگەی دێرین واژۆیان کرد و مەڵەتمان وەرگرت. ئێستا لێرە هەمووتان پێی کە مەڵەتمان وەرگرت ئەو حزبانە ئەو کاتە چوار بوون ناڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان حزبی شیوعی کوردستان زەحمەتکێشان و حزبی سۆشیالیست دوایی لە کۆنگرەی دوو بزوتنەوەی گۆڕان ئەو کاتە یەک بووین بۆیە حتا دەستی دامەزرێت کاک عومەری سەعیدی و کاک مستەفای سێ قادر و برەد کاک گاواد شێخ جەناب و کاک مامۆستا جەمال ئەوان دەمی دەستی دامەزرێت بوون لەگەڵمانە دواتر وەزەکەی وا لێ هادیسە بوون بەلایەنێکی سیاسی هەر پێمان چاک بوو خۆشیان پێیان چاک بوو کە نوێنەریان هەبێت لێرە چەند ئەندامەکان هەر ئەنجام بوو لە کۆمەڵەکەمانە برادەرانی کۆمەڵی دادگەریش دووتر داواکاریشان نووسی بوو وەرمان گرت بوو لای خۆمان بەڵام وتمانە بێ کۆنگرە بڕیار باکە کەسی ئیزافە بێ بەهەرحاڵ لە کۆنگری دوو مەفقەت کراب هەم بۆ گۆڕان و هەم بۆ کۆمەڵی دادگەری خۆشبەختانە ئێستا ئەو حزبانەی کە پێشمەرگەیان هەبووە لە سەردەمی شاخ تەنها برایانی پارتی لەگەڵمانانین چەندین جاریش داوامان لە جەنابی کاک مەسعود کردووە کە سەرۆکی هەرێم بووە لەگەڵ برادرانی تریش هۆڵمان داوە کە بێن ناو کۆمەڵەکەەوە بەداخەوە نەهاتوون. ئێستا بەس لێرە یەک ڕێزی کوردی ها یەک ڕێزی بەڵام یەک ڕێزەکە هێشتا ئەگەر پارتی بێگرێتکە تەواو ئێستاش لێرەوە لەم کەناڵەوە داوا لە برایانی پارتی یەکەم پێشمەرگە دێرینەکان کە ئەوانیش بێن لەناو کۆمەڵەکە بە یەکەوە گەشە بوو کۆمەڵە بکەین ئەو کۆمەڵەیە جگەر لەوە سوودی هەیە بۆ یەک ڕێزی کورد چونکە زۆربەی بەشێکی زۆری سەکردەکان پێشمەرگەی دێرین بوون دوو پێشمەرگەی دێرین سەردەمی شاخ بەداخیشەوە چ لە شەڕی ناوخۆش ئەو تووتەمەنیەکە بووە با ئێمە ئەو یەکێتی و برایەتیە تەبایە بپارێزین ئارایی سیاسی و ئەختلافی سیاسی کار نەکاتە یەک ڕێزی خۆمان و میلەتەکەمان لەبەرەوە پێشنیازەکەی نێسەش نەچۆڵ چێ بێتەوە لەبەرەوە بووە. ئەوە لێرەش دەستەی دامەزرێنەری یەکێتی لەسەر ئەو تەختەیە ئەو دارە هەڵکەندراون یان تەبع کراون مەبەستان لەوە چییە کاک جەمیل؟ ئەمانە لە سەردەمی بەربەستی و نسکۆی کووردا شکستی شۆڕشێکە
ئەم جوانبێرانە هەڵسان بیران کردەوە کە شۆڕش دروست بێتەوە سەر لەنوێ مەشخەڵی شۆڕش بچێتەوە بۆ شاخەکانی کوردستان لە سووریا یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزرا ئەوانە دەستێ دامەزرێنەرن ئێستا بەداخەوە دوانیان ماون عومەر شێخ مووس و دکتۆر فواد مەعسووم ئەوانی کە خۆچی دواییان کردووە من خۆم هەرمویان حورمەت و ڕێزیان هەیە لەلایەن بەتایبەتی من ئێستا جەنابی مام جەلال هەر وەکو ڕابەرێکی ڕوحی تەماشای گۆڕەکەی و سەیری ڕوحیانەتێکم بریدێکە وەکو ڕابەرێکی ڕوحی خۆم ئەبانەش بەڕاستی دەورێکی گرنگیان هەبوو تێکەڵێکی باش لەگەڵ سەرۆک مام جەلال بەڵێ طبعاً ئەوانەش دەورێکی زۆر گرنگیان هەبوو لە بوژانەوە هەڵسانەوە و جۆژدانەوەی خەباتی کوردایەتیە لەبەرەوە هەموو کەس بە مافی خۆم ێزانم واجبیش من نەک ماف ئەرکمە کە ئەوانم هەمیشە لە یاد بێت بۆیە من لە ماڵی شۆ بێنێ ئەوانم هەیە و لێرەش دامناوە بۆ ئەوەی هەمیشە خەڵک بێ بیان بینێ بیر بکەوێتەوە بیرم بکەێتەوە کەبانە ئەو تێکۆشەرانن کە مەشخەڵی شۆڕشان سەر داگرستانەوە کاک جەمیل بارودۆخی پێشمەرگە دێرینەکان ئێستا لە چه حاڵێکدایە وەڵا بارودۆخی توانیتانەوەکو کۆمەڵە دەنگ و ڕەنجیان بگێنن داکۆچیان ئێمە وەکو پێشمەرگە دێنەکان درێغیمان نەکردووە ناشیکن چونکە واجبمانە لە کۆنگرەس دەنگمان وەرگرتووە لەوەندەیان داوینەتێک کە خزمەتیان بکەین دوو من خۆم التزامیش ئەخلاقیم هەیە لەگەڵ هەموو ئەندامی ئەوانەیە کە ئەندامی کۆمەڵەکەن مەفروزە لیان بچینەوە بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی وەزعی ئابووری کوردستان لە ماوەی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو لە 2014 بەدواوە باش نەبووە حاڵی پێشمەرگەش حاڵی هەموو خانشنانی شارستانی موچە خۆران فەرمانبەران پێشمەرگە هەمووی ئەوە بووە چەند ساڵ موچە کەم بووە نیوە ناشلی دراوە نەدراوە ئەو نراوە کاریگەریشان کردووە لەسەر پێشمەرگە هێشتا کاریگەری لەسەر پێشمەرگەی دێرین زیاتر بۆ پێشمەرگەی دێرین بەشی هەرە زۆری خانوزەوی نییە نەبووە تا ئێستش پێمان ڕەوە نابینن کە پارچەی زەوی بدرن بە پێشمەرگەی دێرین پێشمەرگەمان هەیە لە 1970ەوە بەردەوام پێشمەرگە بووە ئێستش زەوی نییە پێشمەرگەمان هەیە 1970 و 1970وانە پێشمەرگە بە کۆچی دوایی کردووە مناڵی گەورە بووە ئێستا ژنەکەی ماوە لە ماڵەوە معاشەکە کەم بووەتەوە موچەی خۆی کەم بووەتەوە موچە مناڵەکانی نەماوە 18 ساڵ تێپەڕی بوون بەس خێزانەکەی ماوە خێزانەکەی کرێ چییە یعنی ئەوەی کە وەری ئەگرێ بەشی کرێکەی ناکە خۆشتان نەزانن ئێمە تەمەنمان هەموو وردە هەڵکشاوە نەخۆشمان زۆرە بێ ژمارەیەکی زۆرمان هەیە جڵدە لێ یاون لە ماڵەوەن جڵدەی مێشک لێ یاون جوڵەیان نەماوە 100% لە جوڵە کەوتون پێویستیان بە بەخێوکەرە بەخێوکەریش نەماوە مەگەر ئەگەرێکی کوڕکچی هەبێ لە ماڵەوە شووی نەکرد بێ نەچوێتە ماڵی خۆیش نهێنا بێ هاوکاریەکی دەکەی بکای نەژنەکەی زیاتر خزمەتێکە ئەوانی کەش کە هەیەە خەریکی مەشغوڵی ماڵ و مناڵ و سەرقاڵی خۆیانن یەکێ مەسەلەن مۆزە بێ چۆن نەتوانێت بێ یا پێشمەرگە بێ ئاسایش بێ پۆلیس بێ چۆن نەتوانێت بێت لە ماڵەوە بزیاکەوە زانیشە و بەزیاد باکەوە زانیشێ یعنی لە ڕووی شت ماوە هێشتا بەڵێ ماوە بۆیان مام بەڵامی نییە ژیانەکان خراپە مەسەن ئەگەر یارمەتیشتەکە بێ ئێمە توانین هاوکاریان بۆ کردیەمەتیکان بۆ سندوقێکتان هەبوو هەرماوە نەوەڵە نەمان بۆی نەتان بۆ سندوقمان نەبووە کەمەنداڵی سەنگەر بوو ئەوە کەمەندامی سەنگەر ئەوان معاشەکان باشترە شکر ماگانە شتێکیان لێ بڕن بۆ ئەگەر نەخۆشکەوت شتێک یارمەتی بدەنێ وەکو سندوقێکی تەمین لە بینی خۆیان نەکردویانە بە هەر حاڵ زۆربیان نەخۆشەکەون جڵدە لەیانەدا پێویستیان بە قەسەر و باڵۆنە زەختیان هەیە شەکرەیان هەیە ئیتر ئینسان سرشتی ئینسان وایە کە تەمەنی هەڵکشا زیاتر تووشی نەخۆشیە بێت کە تووشی نەخۆشیشە بێ ئێمە زیاتر کۆمەڵەکەمان ئێمە بە سپاسەوە سپاسی سەرۆک کاک باف و تاڵەبانیەکەین نووسنگەکەی کتابەکەین بۆ ئەوێ چێکمان جڵدە لێ یا نەخۆش بێ پێویستی بە عیلاج بێت لە خەستەخانەکانی حکوومەتە عیلاج نەکرێت بە پارە عیلاج بکرێت لە شوێنێکەوە هاوکاریان کردوین و چەندین کەسمان چارەسەر کراون و عملیات کراون و وانەیە کراون بەڵام ئەوانش ناتوانن هی هەموو بزان مەسەرەن پێشمەرگەی دێرینە خێزانەکەی نەخۆشە
جاری وایە کچی نەخۆشە کوڕی نەخۆشە ناتوان ئەو تەمینی صحیح بکەن بۆ ئەو ئینسانانە بەڵام بەسپاسەوە دووبارە درێغیان نەکردووە کاتێک کە پێویستمان پێیان بوو بێ کتابمان بۆ کرد بناوکاریان کردوون لەوە بچین بۆ شتێک چەند جارێک لێ دوانت داوە کە مەعاش تاخیر بووە موچە تاخیر بووە لە ماوەی ڕابردوو وتوتە قبول ناکەین لەو حکوومەتە چینە سەرەوە حکوومەتە ئەمە لە چیەوە هاتووە کاک جەمیل ئەمە پەیامێکی سیاسی لە پشتووە کە دەسەڵات لای پارتی دموکراتی کوردستانە و ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستانن یاخود لەو معاناتانەوە هاتووە کە باست کرد مەسەلەن هیچێک جەڵدە لەی داوە پارەی پێنی چێ کرێ خانووی پێنیە بەخوێن و خەباتی ئێوژ ئەو حکومڕانێ دروست بووە ئێمە خۆمان پێشمەرگەکان لە سایەی خوێنی شەهیدەکان و بەرهەمی خوێنی شەهیدەکان و ڕەنج و ماندووبوونی ئێمەیە ئەم حکوومەتە تەشکیل بووە ئێمە دژی حکوومەت نین حکوومەت کەم و کوڕیشی هەبێ تا حەدێ ئێمە تەحەملەکەین کەم و کوڕیەکانی هەتا ئێستش خۆ پیشاندان چەندی جارگلەیان لێ کردوین لایەنەکانی تر مەمۆسایان ناڕازی خەڵکی تر گلەیان لێ کردوین ئەڵێن ئێوە بۆ هاوکاری ناکەن بەشدار نابن لە خۆ پیشاندانەکانە ئێمە وڵاتەکە وڵاتی خۆمان نەزانین بەردێ بگرنە شوشەی فەرمانگەی شوشەی بشکێنێ وەکو وای شوشە ماڵەکەمان شکابێت بڕۆن زەرەر بن لە هاتوچۆی خەڵک ئۆتۆمۆبیل فەرمانگە شتێک زەرەر لە ملەتەکەمانێنێ سایق تەکسێک چ تاوانێکی هەیە حکوومەت موچە نادا بە متام ڕێ لێ بگرم بڵێم هاتوچۆ بۆ سێنمووانە بێ سیارە بچوتێ دێ سیار بگرێتە پۆلیس تاوانی چییە وەکو من موچەی دواکەوتووە لەبەرەوە هەر جۆرە تونند و تیژەیەک ئێمە ڕەت دەکەینەوە بەڵام ئێستا ژەڵێن ئێستش کۆمەڵی داواکاریمان هەیە من سەردانی هەموو حزبەکانم کردووە بە حزبەکانم وتووە چاوەڕێەکەین حکوومەت دامەزرێت تەشکیل بێ ئێمە ناچێت فەرمانگە بچی لەسەر چی فەرمانگە چی بکە پارێزگاری سلێمانی دەسەڵاتی چییە هی هەولێر دەسەڵاتی چییە قایمقامی قەزایەک دەسەڵاتی چییە فەرمانگەیەک بەڕێوەبەری گشتی تەندروستی گشتوکاڵ لە ئاخری فەرمانکان هەموو بەدرۆژێنە دەبێتەوەن چییە بەڕێوەبەری پۆلیس و ئاسایشوانە شتێکی نیشانەیە عەبدی مەئموورن ئەمنەتی وڵاتەکە من و ژیانی من و ماڵ و مناڵ و سەروەت و سامانی ئەو خەڵکە پارێزن ئێمە با لێرەوە پێیان بڵێن ئێمە ئەچینە ئەنجومەنی وەزیران حکوومەت تەشکیل کرا ماوەیە دانێ نەکرا دوای ئەو ماوەیە کۆمەڵێ داواکاریمان هەیە حەقمانە داواکاریەکان بەس پێشمەرگە دێرینەکانیان عامە بەس هی پێشمەرگەی دێرینە ئێمە مەسئولین ڕاستە ئێمە وەختی خۆی خەباتمان کردو بۆ عامی خەڵک بۆ هەموو خەڵک یعنی کە شەید بووە بۆ خۆمان شەید نەبووە لەبەرەوەی ئەو فڵانەکە وایە فڵانەکە وایە خەباتمان کردو بۆ میلەتەکەمان بۆ کوردستان کوڕە جوتیار شەید بووە کوڕە کرێکار شەید بووە کوڕە مۆزەف شەید بووە مهندس شەید بووە دکتۆر شەید بووە خەڵک لە سەرداردراوە بۆ عامی هەموو دەستکوتانە خەباتمان کردووە بەڵام ئەم جارە ئەچین بۆ خۆمانەچین ئێمە مافمان پێشێل کراوە خەڵکمان هەیە فەرمانی خانشینەکەی دەرچووە لە 2012ەوە موچەی بۆ نابەسرێ فەرمانەکە دەرچووە وەزارەت کردوێتی ئەنجومەنی وەزیران کردوێتی هاتووەتە لای مدیرعام وەستانوێتی پێمان وتون چەندین جار پێمان وتون هەر وازیانداوە جێبەجێکەن جێبەجێ ناکەن زەوی 2013ەوە فەرمانمان هەیە زەوی لە زاخۆ هەتاگاتە کەلار و لە هەموو دابەشمان کردووە لۆتمان نەخستوتە سەر شوێنێک لە بەرخارفیەوە پارەی زۆر بکاتەوە پارەی زۆر نەکا هەڵەبجەی لە هەڵەبجە وەرەگرێت سێ سادەقی لە سێ سادەق پێنجوێنی لە پێنجوێن کەداری لە کەدار زاخۆ لە زاخۆ ئامێدی لە ئامێدی ئلە ئاخری لە هەموو شارەکانە هەر کەسە شوێنی نیشتەجێبوونی شوێن دەبێت زەوی وەرگێ ئێمەش ئەم پێشمەرگانە هی هەموو حزبەکانە بەشێکیان هی هەردوو باڵەکەی باڵی زمانی شۆڕشی ئەیلولە باڵی شۆڕژگەڕی پارتی دموکراتی کوردستان باڵی پارتی سەردەمە هەردوو باڵەکەیە 5,000 کەسیان لەوانەیە شۆڕشی ئەیلولن کە ئێستا پیر و پەکەوتن بەشێکیان کۆچی دواییشان کردووە 2013 تا ئێستا فەرمان دەرچوو بۆ 5,900 کەس لەوانە بە تەکید ینی ئەوە ئەتانەوێت ئەم جارە ینی واسانەوە کەسیان مردووە کۆچی دوایی کردووە هێشتانەوە بە ساحیبی زەوی ژنەکەی کە بردووە بەجێماوە ئەگەر مابێت کرێ چییە باشە گوناح نییە پێشمەرگەیە چەند ساڵ تەمەنی گەنجێتی خۆی لە دانابێ
لە پێناوی خزمەتی میلەتەکە ئێستا بێتەوە ئەو وڵاتە بستەوەزەوی نەبێ ژوورێکی لەسەر بکە بخۆی. کاک جەمیلانی ئەوە سوورن لەسەرەوەی ئەوە نی هەر مەعاش تاخیر بوونەکەی جاران بێ ئەچنە سەر ئەنجومەنی وەزیران چاوەڕێ پێکهێنانی حکوومەتەکەن. نه بێمە چاوەڕێ ئەەکەین پێک بێ پێکی شاد هەتا ئەکوێتە سەر پێی خۆی بەڵێ تا لەسەر پێی خۆی کە هینی کرد تەبلیغیشیان ئەەکەین پێشیان ئەڵێن نامەیان بۆ نووسین شتەکانمان 6 جار داومان نەتێ بەڵام حوتەمیش ئەیان دەینێ چاوەڕێەکەین نیان کەس ئەڵێن کاکە دێن دەوێت دانیشن نە دەرگایشکێنین نە شوشەیشکێنین نە بەردەگرینە خەڵک نە هیچ دانیشن لەوێ چکار مشقی ئاو بتڵا و لەفەیە بە دوو دەفە بە 1000 دینارە ئەبێن لەوێ دانیشن هەواش خۆشە ئەو کاتە نە ساردە نەگەرمە بۆ خۆمان چوارمشتە سەورەکەی تا پاییز حکوومەت چوارمشقی دانیشن نایەنەوە بە جدیمەوە نایەنەوە ئێمە بە سەرۆکی حزبەکانیشمان وتووە ئەو حزبانەی کە لێرن ئەندام لە کۆمەڵەکەمان سەردەرماکردن پێم وتمانە ئەو کارە ئەەکەین تەنها بە کاک بافڵمان نەوتووە چۆن سەردانی برادران ترمان وتووە مامۆستا عەلی باپیر کاک کاوە مەحموود کاک باڵێن جەمیل تۆ باسی ئەو پێشمەرگە دێرینەکانت کرد باسی خوێنی شەهیدەکان و ماندووبوون و ئەو تا معاناتەکانیش بە تەفاسیل لای جەنابەت هەیە چەند کابینەیەکی حکوومەت نۆ کابینەی حکوومەت بەڕێکراوە تقریبا لە کابینەی کاربەڕێکەری نوێمان ئەو بەرەو دەم ئەڕۆین لە چەند ڕۆژی داهات و ئەگەر قەرار بێت دروست بێت بەڕاستی ینی ئەکرێ حکوومەتێکی زۆر جیاوازتر نەبێت لە حکوومەتەکانی نۆ کابینەی پێشووتر ئەگەر وانە بێ ماڵوێرانی نییە بۆ کورد من ئومێد دەکەم لێک تێگەشتنی باشتر هەبوو بێ لە نێوان پارتی و یەکێتیە ئەو بۆشاییانەی ئەو سەغرانەی کە هەبووە لە حکوومەتەکانی پێشوا پڕیان کرد بێتەوە لەو حکوومەتە ئەڵێ لە هەر خەسارەیە ئەقڵێ لەو کە مقڕیانەی کە لە کابینەکانی پێشووتر هەبوو بێ پێویستە پڕ کرابێتەوە ئەم جارە خەڵک بۆ حکومڕانی بۆ خزمەتکردنی خەڵکدانرابێ نەک بۆ پڕکردنەوەی بۆشایی وەزارەتێک پڵان وەزیرەتیە با پڵانەکە دابرین ئەم وەزارەکەدانرێ ئەمە مەهامەکەیەتی بێجێبەجێکە یەک دەسەڵاتیشیان هەبێ هەموو دەسەڵات کۆ نەبێتەوە لە یەک کەسە دەسەڵاتەکە کۆ نەبێتەوە لە یەک کەسە وەزیری کشتتوکاڵ بێ دەسەڵاتی هەبێ بۆ هەندێک شت دەبێت کە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە بێ مەهاتە ئەنجومەنی وەزیر بکات بەڵام بەڕێکردنی ئیشی خۆی وەزارەتی ڕۆشنبیری بۆ کاروباری ڕۆشنبیری بۆ کۆڕە بۆ چاپە بۆ هەر شتێک بوارێکە ڕۆشنبیریە چاودێریکردنی تەلەڤیزیۆنەکانە ڕۆشنبیریە دەستگا ڕۆشنبیریەکانە وەزیرەکە مەسوولە چ پێویست دەکاتەوە ئەمیانداری گشتی یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەر لە نوێدی چەند وردەکارەکان بچێتەوە بۆ لایەوە دوای لێ هاتوو ماوەیەک ئەگەر بیری ئێتیوازی گەڕێکێ دێیەک شار بتوتایە دەسەڵات نەما بوو لای محافظ و لای بەڕێوەبەرە گشتیەکان ئەبوایە مزەخەکە فەرمانگەی ئاو کتابی بکردایە بۆ بەڕێوەبەرە گشتی ئێرە لێرە بیکردایە بۆ وەزارەتی لەوێ بۆ وەزیر لەوێ بۆ ئەوێ هاوین بوو بیرەکە توتاوە وەختێک گەزانی بەران ئەبارەوە هێشتا مۆفاقەتەکەی نهاتەوە بیرەکە کەواتە خەڵکیش حەقی نییە کە تۆ ڕەبێ کاک جەمیل خەڵکەکەتی ئەکرێ ئەم جارە ینی ڕاستە ناکرێت گریمانەی خراپ بکەین ئەکرێ گریمانەی باشەش بکەین بەڵام ئەگەر بەم شێوە بەردەوام بێت چه زەرەرەکە ملەتەکەمان زەرەر دەکات بەعام یەکێتی و پارتی یەکێتی و پارتی بە دەرەجەی یەکەم زەرەر دەکەن بەڵام ملەتەکەمان هەمووی زەرەر دەکات بەڵام من ئومێدم هەیە ئەوەی متابعەم کرد بێ دانیشتنەکانیان قسەکانیان ئەوەیە ئەم جارە لە یەک تێگەیشتن هەبێ ئەم جارە شەراکەتی ڕاستەقی نەبێ هاوبەشی نەبێ هاوبەشی بکەن شەراکەتی ڕاستەقینە بۆ حکومڕانیەکی باش بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک کەواتە کاک جەمیل ینی کە ئەڵێن شەراکەت یەکێتی و پارتی شەراکەتی ڕاستەقینە خەڵک گومانێکی بۆ دروست بوو ئەڵێن بەشی یەکتر بدەن یەکێتیش بە بەشەکەی خۆی ڕازی بێ ئەم شەراکەتە نابێ بۆ میلەت بێ بۆ لە خزمەتی میلەت بێ لە پێناوی ئەوەی باست کرد بۆ مزەخەیەکی ئاو هەتا ئەگاتە قەرارە قورسەکان ئەی نابێ بۆ ئەوە بێ بۆ ئەوەیە خۆ حکومڕانی بۆ چییە؟ خەڵک گومانی هەیە خۆی دەسەڵات فەرقی هەیە لەگەڵ حکومڕانیە دەسەڵات بەکەیفی خۆی بەکارهێنێ بەڵام حکوومەت حکومڕانی ئەکا
فرقی هەیە لە بینی دەسەڵات و حکومڕانیە ئەم حکوومەتە بێ حکوومەت بێ نابێت دەسەڵات بێ حکومڕانی ئەبێ حکوومەت حکم بکات حکمی شەیەکە کۆمەڵانی خەڵکی وڵاتەکەی هەموو چین و توێژ جیاوازەکان هەموو موئەسسات هەموو هینەکان ئەبێ بە یەک چاوچەیریکە لە زاخۆ هەتا گاتە کەلار و تا گاتە هەڵەبجە و تا گاتە شوێنەکان ئەبێ وەک بن ئەمە یەک دوو باشم حافظ بۆ چییە ئەگەر هەموو دەسەڵاتەکە برنەوە بۆوێ خایمخان بۆ چییە ئەگەر هەموو دەسەڵاتەکە دایم حافظ بێت ئەگەر هەموو شتەکان پۆلیس نەتوانێت هیچ شتێ بکە بەڕێوەبەرگشتی پۆلیس هیچ نەکات ئیلا وەزیری ناوخۆ کارەکان هەموو بکات دەیچم باشە بۆ چی هەموو بەڕێوەبەرگشتێ دانێن و امتیاز و سیارە و حیمایە و مەسئوولکردن و ئەملاولا حکمڕانی حکم بێ هەرکە ئەوکان ئەبێت تەوجیهی دەستگاکانی خوارەوە بکات بە باشی حکمڕانی بکەن متمانەیان هەبێ بە کادرەکانی خوارەوەیان لەبەرەوە حکمڕانی فەرقی هەیە لەگەڵ دەسەڵاتە پێشتر دەسەڵاتمان بینیوە پێشتر ئەوە دەسەڵاتمان بینیوە بڵێ بەڵام حکوومەتێکی نیشتیمانی تەکنۆقرات بۆ سوودی ملەتەکە بە بڕێوە من ئومێدم هەیە وا پێشبینی ئەەکەم ئەو هەموو هاتوچۆ و دانیشتن و ئاڵوگۆری بیرروڕا و قسەکردن و تەسلیحاتەکانیان وتەکانیان کە باسییانەکەن پێشبینی ئەوە ئەەکەم ئومێد دەکەم پێشبینەکەشم وەکو خۆی دەچێت باش تۆ بە حکمیەوەی کە چێتی نیشتیمانی کوردستانی با ئێستا خەڵک نیگەرانیشی هەیە کە بە تایبەتی لانگری چێتیش کە پاشەکشەیەکێ تەڕاجعەکێ لە مەسەلەی بانگە کاتی بانگەش و ئێستا پێت وایە ئەوە هەبێ یان جەوەکە فەرقی هەیە من پێم وانە پاشەکشە بێ مەسەلەن هەموو کاتێک خۆ نابێ بە نەفەسی بانگەشتە تۆ قسە بکەیت نەفەشی بە ئەوە هەموو حزبێ وایە لە دنیا ئیشەکە ش دەڵێ بۆی مەشاعری خەڵکی خەڵ دەست دەنگی باتێ هەموو حزبێ لە بڕۆ بە بەلسانیا بەڵام بەو مانایە لە بڕیارەکانی پشمان مانای وانە لە بڕیار پشیم بێتەوە ئێمە و تومانە یەکێتی وتوێتی حکومڕانی ڕاست دەکەینەوە ڕاستکردنەوە ئەوەیە ئیشەکان وەکو خۆی بکرێ هەموو شتەکان قۆرغن نەکرێ نەکێتە دەسڵاتی یەک دوو کەسەوە لەوێ بێت ئیتر بخێن پێ خۆیان ئەوە بکەن پرۆژەکان هەیەە بەسەریان بکەنەوە فەرقی بینی محافظەیەک و پارێزگایەک و پارێزگای چکە نەکەن قەزایەک و قەزای چکە نەکەن گوندێک و گوندێک چکە نەکەن وەزارەتێک و وەزارەتی چکە نەکەن حکومڕانی ڕاستکردنەوەی حکومڕانی ئەوەیە حکومڕانی ڕاستەقی نەبێت باشگەز نەبوونەتەوە هێشتا نەکەوت سەر ئیش بزانانی ئایا جێبەجێیەکەن یا جێبەجێ ناکەن بەڵام هەندێ قسەی توندە هەیە و بە حەماسەوە ئەکرێ هەموو کاتێوە ناکرێ تۆ لەم فازات بدەم فازات هەیە دوایی حکومڕێەکە دروست دەبێت پێویست ناکەم ڕۆژەوە بکرین بەڕای تۆ میلەت زۆرە حکومڕانیی لە یەکێتی ئەوێلانی کەم ئەو زۆنەکە زۆنێکی بزۆزە ینی جوڵاوە دائیمەن ئاگای لە شتە حەزەکە مەسەن لە سەبڕ لە دوکاندارێک مقابلەی بکە ئاگای لە شتەکانە زانێت چی ڕوویدا و چی ڕوو ئەدا یعنی ئەبێت زۆرە حکومڕانێک بێ بۆی جیاواز بێ بۆی ئەو سەروەریانی ئێوەتانە شەهیدەکان بەفیڕۆ نەڕابڕ بەلای عەزیز ئێمە کاتی خۆی لە دەرەوە پێشمەرگە بووین بەڵێ ئەگەر ماوتایە کەس ڕاونرێخا ڕاومان خەزا بەکردایە باڵندە ئیسلاحەتیە کرد حیوانی شێوی ئیسلاحەتیە کرد ئاز لەو گەرمیانە ئیسلاحەتیە کرد کە بڕیارەدا کەسدار نەبڕێ کەسێداری نەئەبڕی هەستیانە کرد ئەمە برژەوەندیەک هەیە جدین لە بڕیارەکەیە ئەوان هەزاران بڕێدەرەکەن جاری وەدەرکرا و جدی نەبوون لە بڕیارەکەیە لە حکوومەتە بەڵام ئێمە جدی بوون لە بڕیارەکە ئەمە یەک دوو ئێمە جیاوازیمان نەکردووە لە بینی کەسێکی نزیک و خەڵکێکی دوورە جیاوازیمان نەکردووە لەگەڵ کەسوکاری پێشمەرگە و خەڵکێکی هاوڵاتیە جیاوازیمان نەکردووە لە بینی گوندێ بۆ گوندێکشکە لەبەر ئەوە لە حکوومەتە خەڵک لە شارەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتە دزی لێەکرا یا خەڵک ئەسکوژرا تاوانێکی بەرامبەر ئەکرا ئەهات لە دادگاکانی ئێمە شکاتێ کرد لای پێشمەرگە شکاتێ کرد بەراوردی کاتی ینی لە حکوومەتە شاتی نایکرد داواکەش داوایکی عادی بوو دزیەکی لەکرا بوو غەدرێکی لەکرا بوو زوڵمێکی لەکرا بوو ئەهات لە دەرەوە شکاتێ کرد متمانەمان هەبوو جێی متمانەی خەڵک بووین دەستگاکانی حکوومەت سەرڕای تونند و ژی و نازدەم شیوانیان لای خەڵک وەکو هەنێکی عادل تەماشایان نەیەکردن ئێمەیان حکومڕانی ئێمەیان بە یەکسانی زەن و بە عەدالەت دەزانی و هاتن لە ئێمە زۆربەی کات کادر کۆمەڵایەتەکانمان مەژبوور بوون بە
کێشەکانی ناوخۆوە خەڵگار دەوێت کاتێک تەرەفی دووەم بانگەکرا سڕۆحیانە کرد ڕێکیانە خۆ جەزایانە کرا ڕێکیان نەخستن لەبەرەوە سەردەمی ڕاستە سەردەمی شۆڕش بووە ئێمە بەڵام شۆڕش تەنها تەقوتەقەکە نەبووە شەڕکردەکە نەبووە ئێمە کۆمەڵایەتیمان هەبووە دادگامان هەبووە نووسەرامان هەبووە پەروەردەمان هەبووە نەخۆشخانەمان هەبووە ئەوانەمان هەموو هەبووە مافەروەران هەبوو دامە بەستەکەم لێرە ئەوێ ئێستا ئەبێ لە کاتی شاخە ینی ئەتەوێ بڵێ باشتر بوو ینی منەظەمتر بوو کارکردن ئێمە لە سنووری خۆمانە زۆر منەظەم بوون حکومڕانێکی عادل بوون خەڵک متمانەی پێمان هەبوو ئەو متمانەی چۆن دروستە بێ ئەو متمانە بۆ زانێک تەجروبە دەکات ئیشی باش بوو متمانە پێ دروست دەکەنەوە وعد بەڵێنێ ئەدەی جێبەجێ بکرا فەرق مەکە لە بینی فلان فەرماگە و فلان فەرماگە فلان کوڕە مەسئول پشتیوانی مەکە و پیاوێکی هەژاری خێر لە خۆ نەدی و ئێمال بکرێ دێک کوڵەشۆخایەکی تایە بڕۆی هەموو شتێکی بۆ بکەی بەڵام دێ ئەگەر نیوەشی شەید بێ بەڵام کەسێکی وایە دیار نەبێ مەسئولێتی تیان نەبێت تۆ نەچی بدەمیەوە ڕێگەکەی چاک نەکەی نەخۆشخانەکەی چاک نەکەی مەکتەبەکەی چاک نەکەی جیاوازی نەبێت لە ناو هاوڵاتیانی ئەم وڵاتە ئەم دەبەلەمانە ئێتر ئینتیمایان ڕەشە سوورە سەوزە زەردە سوورە مۆرە ئاڵە سپێ خەڵک بەخۆی هەست بە خزمەتگوزاری بکە هەرچی هەیە هەست بکە خەڵکی ئەم وڵاتەیە من ناکرێ بۆ بزانم ئەم وڵاتەیە من نییە چوک لێم ناپرسنەوە بەڵام تۆ خەدەما دەکەی بۆ دێک بۆ هەموو یەکەی هەموو ڕازیە بێ جادەیە قیتاوەکەی خەڵکی جادە هەموو لێت ڕازیە بن خەڵک لەیل لە خەدەماتی عامەیە شتی شخصی نەکرێ شتی تایبەتی نەکرێ شتی گشتی بکرێت خەدەمات بکرێ لە بەرزی شتی تایبەت ئەم وڵاتەش پێویستی بەوە بوو سەردەمێک کە پارە هەبوو ژێرخانی ئەم وڵاتە پتە بکرایە بۆ ئێستا فەقیرە ئابووری گەشە بکرێتەوە ئێستا پارە خۆمەڕێخین و فەقیرە ئێستا دەشا و کاتە بەڵێ باری خۆیان قورس کردووە وەسی خۆی کۆمەڵی شتیان کردووە کە پێویست نەبووە بکرێ بەڵام بەهاتایبە وایم کردایە کارخانەیەکی ڕستن و چنینیان بکردایەتەوە بەهات نایە کارگەی چەند بکردایە کارگەکانی ئێرە پشتیوانی کارگەکان بکەن کارگەی دۆشاوی دۆشاو هەیە دوو کارگە هەیە لە کوردستانە ئەچن هینی خەڵگە هێن دەرەوە ڕێ ئەدەن لە دەرەوە بە هەرزان بۆیان یەتە ژوورەوە و ئەوەکەی ئێرە ناپرۆشتێ کارگەی شیش هەیە شیشی ئاسن لێرە ئێبا پشتیوانی ئەوە بکەن تاوەکو ئەم بێتبانەکە ئێرە سەر بکرێ تەماتە وەختێنەکەی خۆمان پێگام مفروزە تەماتە نەیە دەمود نێوایە ئەنیە تۆ چوویتە تەفاسیلەوە مەبەستم حکومڕانی تەنها ڕۆژسپی نییە چی پێویست کە ئەفزەلیەت چییە بە ژیانی خەڵک بزانن شارەزوو چی پێویستە بۆی بکرێ شارباژێر چی پێویستە چونکە فەرقی شارەزوو ئەمە نەکراوە لە ماوەی ڕابردویان گشت کرابێ کراوە بەو دەرەجەیە نەکراوە بە بەرنامە نەکراوە ئومێد دەکەم ئەم حکوومەتە چونکە زۆر دراسیان کردو یەکێتی خۆی چەندین کۆبوونەی لەناو خۆیان کردووە ئەم جارە حکومڕانەکە چۆن بێ خەڵکی شارەزای بان کردووە پسپۆڕی بان کردووە ئێمە چی بکەین بۆ حکوومەتی ئایندە باشترە بەو نەفەس و زانیاریانەوە ڕۆشتون لەگە برایانی پارتیا دانیشتون کە دانیشتون دیارە تەفاوتێکیان کردووە ئەوان ڕێککەوتون لەسەر جۆری حکومڕانی ئەمان مەبەستیان نەبووە چێ بکرێ بۆ وەزیر شوێ نەکرێ بۆ وەزیر مەبەستیانەوەی جۆری حکومڕانیەکە ڕێک بکەون لەسەری ئەو کاتە هەر بۆی هەر یەکە وەزیر خۆی دۆزنەوە ئەوە مهم بوو جاران وا نەیەکرا جاران تەنها پشتەکان پشکی من چەنە پشکی ئەو چەنە پشکی ئەو چەنە بەڵام ئێستا جۆرەتی بڕێوەبردنە جۆرەتی حکومڕاندنیە چۆنێتی حکومڕانیە ئەمە دڵخۆش مەکا کە بتوان بڵێم جیاوازی ئەبێ لە 2009 لە دوای جیاببوونەوەی زوتنەوەی گۆڕان ئەو دەڤەرە سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین گەرمیان کەوتە بەر ململانەیەکی ناو خۆی لە ڕووی خەدەماتەوە دواکەوتووە لە ڕووی جادە و بانەوە دواکەوتووە کراوەکو جەنابوت بەڵام وەختیش نەبووە ینی داواکاری تۆ یان سەپۆرتی بەڕێستان بۆ ئەوەی ئێرە لەو کابینەیە بەڕاستی دەوڵەتداری تیا بکرێ چیتر مەسەلەن ئەوە نەبێ ئێمە وەکو جەنابت وتت چینە سەر قایم قامێتێک بۆ مەعاش یام چینە سەر مدیرە حەیەک بۆ کارەبای عام کە پەیوەندی بەگشتیەوە هەیە چ جۆرێک پێویستە بۆ ئەو دەڤەرێک کە باسم کرد بۆ ئیلانی کەم ئەو باڵانسی خزمەتگوزاریش ڕاست بێتەوە کە ئێستا بە عاشکرا هەستی پێیەکی ئەو پرۆژانە براورد بکرێت هەموو پرۆژەیە بە پێی پێویستی ناوچەکە بە پێی تەدمیری ناوچەکە
مثلا هەموو کەسێ زارێ سنووری کەرکوو ئیدارەی گەرمیان سنووری سلێمانی بە هەموو خەزا و ناحەکانی ئەو سەدەم لە شەمشانەوە بیگرە چاوەکو قەڵاتجێ ئەو سنوورەی بڵێن زۆنی ئێستا سەوزی پێڵێن سنووری حفرانی یەکێتی دەسەڵاتی یەکێتی تەزمین لە 100% بووە خەزا لەو هەموو خەزایە خەزای ڕانیە خەزای شەمشەماڵ خەزای دەربەنی خان خەزای کەدار خەزای کفریمە بوو خەزاکانی هەڵەبجە پێنجوێن کە ئەوسا خەزا بوون 300 خەزا نەبوو چوارچە ماوەتیش خەزا نەبوو بەڵام وێران بوو دوکان خەڵازێ ئەمە هەمووی وێران بوو کە وێران بوو ناحیەکانیشی وێران بوون جگە لە قەزاکان مرکزی قەزا ناحیەکانیش وێران بوو کە ناحیەکان وێران بوو گوندەکانیش وێران بوون تەزمیر لێرە زۆر بوو پێویستی بە ئاوکلانکردنەوەی زیاتر بوو خوزگەهی ئێرەش وەکوی دۆک وایە قەزاکان بمانایە باشە دۆ چەند قەزای بوو قەزاکە لەوە هەر لە دوای 2009 ململانێ وای کرد کاک ئەنجا ئەمە یەک دوو لێرە شەڕی ململانەکان زیاد بوون بە تایبەتی لە مەنتیقەی هەڵەبجە و ئەوانە سەردەمێک ئێران پشتیوانی پارتی و حزبی حەرەکەتی ئیسلامیە کرد هەڵەبجەیانەگرت هەڵەبجە گیرایەوە پێنجۆیانەگرت پێنجوانەگرتەوە قەڵازیان کرد چونکە دەستە سنوور بوو وێران هاوکاری ئەکردن تەدمیر دیسان دووبارە بوو بۆ یعنی ئەوەی کابدان کرد بوو سەر نوێ تووشە بوونەوە ینی لە هەمووش زیاتر سلێمانی خۆی شارێکی زیندووە سلێمانی دەیەک نەبووە بە تەدریجی بێ بە شارە دێ و بێ بە ناحیە و بێ بە قەزا و بێ بەوە شارێ بووە خۆی بۆ سیاسەت و حکمڕانی دروستکراوە بابانەکان هاتوون ڕاستە شارەسانیەتی کۆن هەبووە لەو مەنتیقەیە زانوا هەبووە مەسەلەن دێی مەڵکەری کۆن هەبووە دەرگەزێن هەبووە دێ بۆ دوو بەڵام بنیاددانەوەی سلێمانی بنیادنانی سلێمانی زمانی بابانەکان گۆڕانەوەی گواستنەوەی حکمڕانی لە هینەوە قەڵاچوەرانە بۆ ئێرە ئەو شارە خۆ بۆ شاری سیاسی دروستکرا خەڵکەکەی زیندوو بووە وای لێ هاتووە ماڵێک نەبووە بوو بێ بە بنەماڵە و بنەماڵە بوو بێ عشتەکە جایی کرد بێت و هەموو کەس یەک بن مەجموعەیە لە قراخ هاتوون مەجموعەیە لە شارەزور هاتوون مەجموعەیە لە شاباژێرەوە هاتوون مەجموعەیە لە بازیانەوە لە مەجموعەیە هاتوون لێرە کۆبوونەتەوە لە پەیوەندی کۆمەڵایەتی کۆی نەکردونەتەوە بەڵێ پەیوەند بەڵام شار ئەمە تا ئێستاش کاریگەری ماوە شارێکی زیندوو بووە بەڵێ ئێستاش ئەو شارە زیندووە لە هەموو شتێکە پێشەنگ بۆی ڕێن پێڵێن شاری ڕۆشنبیری ئەو کاتە لە هەموو دینەکانی تیا بووە لە هەموو نەتەوەکانی تیا بووە ئەوانەی تیا بووە شارەکە لەبەرەوە هەمیشە قسەی هەبووە لە مۆزعەکانە لە حکمڕانیا قسەی هەبووە مەسەلەن شەڕی بەردەرکی سەدا شۆرشی شە مەحموود چەند جار شە مەحموود کراوە بۆ لە شوێنەکانی کە نەکرا باشە مەسەلەن ئەو شاعرە هەموو نیشتمە پەروەرانە شارەکانیان ببینە ڕەشۆ لێشکم بۆ بدۆزەرەوە ئەفسەریشکم بۆ بدۆزەرەوە محەممەد ساڵح زیرانیشکم بۆ بدۆزەرەوە تۆ بزانە سروشتی شاعرەکانیان تۆ بڕۆ بۆ مەنتیقەی هەڵەبجە بەگزایەکانی شوێنەکانی کە حکمڕانی دەسەڵات بوون بڕۆ ئێستاش شاعرەکانی ئەحمەد موختەر بخوێنەرەوە شەیدیشان کرد ئەخیرا بەدەستی ئینگلیز شەید بوو کاتە ئەو حرەکاتە هەرامێنێ لەبەر ئەوە خەڵکەکانی ناودارەکانی سلێمانی و دەوروبەری خەڵکی تێکۆشەر بوون لەگەڵ بزاوی ڕۆشنبیریە لەگەڵ ڕەوتی سیاسیا بوون لەم مەنتیقەیە لەبەر ئەوەش ئێستاش حەقی خۆیانە کە قسەژەکە ڕەخنە ئەگرن ئەوە ماوەتەوە بۆ ماوەییە بۆ ماوەی چۆن یەکێ وراسی چاویشینە ئیترنەوەکانی چاویشینە ئێستاش ئەو جورئەتە کە هەبووە مناڵ لە باپوی باو لە باپیر فێر بووە باپیر لە باپیرە گەورە فێر بووە تۆ باشە لەخۆیەوە ڕەوائیدی شاعری کلاسیکی هاتوونەتەوە مەنتیقەی ئەم مەنتیقەی ئەمدا کاک جەمیل بابێ مەسەر مەسەلەی پرسیینەتەوەی ئێستا لە چ ئاستێکی بینی بەداخەوە ئێمە هەستی نەسەواتیمان لاواز بووە لە ئێستا لە باشووریان هەمووی عاب من با باسی
هەرێمی کوردستان بوو بوونا ئەمری جەگرێتەوە چەند سار شەڕی سەفەوی و عوسمانی بوو 1514 شەڕیش لە دوای ئەنجامگرتنی زەمانی سوڵتان سەلیمە چوو تەبرێزیان کرد کە پایتەختی سەفەویەکان بوو دیسان ئەوە هێرشەن هێنانیانەوە شەڕ مایەوە چاتەوە چاڵدێران شارێکی کوردە شەڕەکە لەوێت شڕ بووە بەڵام دوایی شەڕ ڕاگەێنرا و ئێتفاقیش کرا بە ناوی ئێتفاقی چاڵدێرانەوە ئێتفاقەکە کرا دوو حکومڕانەکە دوو عیدەکە بەدەست دوو نەتەوە بوو نەتەوەی تورک و نەتەوەی فارس کە کوردستانیان دابەش کرد فارسەکە نەهات لێرە حەرساتی بەشی خۆی بگرێ و تورکەکەش لێرە حەرساتی بەشی خۆی بگرێ ئێمە کوردەکان ئیمپراتۆریەکەمان ئەپاراست لەمبەر کورد بوو لەمبەر کورد بوو ئێمە شەڕمەندجی یەکە کرد لە کاتێکە ئەوان وڵاتەکان دابەش کرد بوون ئێمە شەڕی یەکسەرمانە کرد یان خۆراسان و خەڵ نایەت لە سنووری عوسمانی سەفەوی لە ئەنقەرەش و ئەوانە شەو نایە ها لێرە بکە هەر خەڵکی منگوڕایەتی بوو ئەم دیۆ منگوڕ بوو بەڵباز بوون ئەم دیۆ بڵباز بوون هەورامی بوون ئەم دیۆ هەورامی بوون تا ئەچێتە منطقەکانی شەڕێکتریانەکە جا بوون ئێمە پاسەوانی سنووری ئیمپراتۆریە داگیرکەرەکانی خۆمان بوون کە ئێمان داگیر کرد ئەمە بێژوو ئێستا چی؟ ئەمە تا ئێستا ئێمە هینمان نەکردووە ئارمان نەناو هەستی نەتەوایەتی لەناو ئێمە لاوازە بینێ ئاغا و دەرەبەکەکانی ئەو سەردەما تۆ بزانە چەند کەس دژی شەخ مەحموود بوو چەند کەس دژی قەزی مەحەمۆ بوو چەند کەس دژی سمکۆی شکاک بوو ئەمانە کردیان بەڵام ئێستا ئاستی وشیاری بەرز بووەتەوە ئەوسا بڵین لە خوێندەوار بوون با بڵین بەڵام ئەو کاتەش خوێندەواری باشە بووە خوێندەواری هەبووە مەدرسەی دینی هەبووە لە هەردوو لەمانە هەبووە مەسەلەن تۆ مەدرسەی دینی بڵین بیارە و تەوێڵە پیاوی وەکو مستەفا زەڵمی و مەلا عەبدولکەریم و مدەڕس و ئەمانە لەدا ئەمانی بوون مولەوی و نیشتمان پەروەریش بوون ئەوانش باشە ئەمانە پێش ئەوانیش خەڵکی هەبووە پەیدا بووە بەڵام ئامی خەڵکەکە ئەڵێم من بەڵام ئێستش هەستی نەتەوایەتی کاڵ بۆتەوە خەڵک بۆیە زوو هەڵەشێ شت ئەشکێنێ خۆی پیشاندانەیە کا دەست ناپارێزێ مەکتەب بە سووتێنێەوەکە ئەم وڵاتە بە وڵاتی خۆی نازانێ بەڵام ئەو هەڵەیە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە ئەگەر ناڕازیش بم لە حکمڕانی لە دەسەڵات ناڕازیم لە دەسەڵات ئەم وڵاتە وڵاتی دەسەڵات نیە وڵاتی هەمومانە وڵاتی بەڵام ئەحساسیان دروست نەکردەوە کاک جەمیل بۆ گەنجێک دروست نەکراوە ئەو ئەحساسە ئەمەڵی شت هەیە نەکراوە پەروەردەمان نییە ئەبوایە پەروەردە لە دوای ڕاپەڕینەوە پەروەردە بوو وڕایە وا بواە کە هەستێکی نیشتیمانی تیا بواە بۆ ئەم خۆناغە تەنها دارا دووداریدی بەس نییە بۆ خوێندن ئێمە وەختی خۆی لە خوێندکار بن تەنە ببن لە ئیبتیداییەوە هەموو بەیانەیەک من زمانی لە ساڵی 50 مەلێکی بۆ ڕۆشتم بووم بە خوێندکار بۆ مەکتەب هەموو بەیانێک هەڵیان نەسان مەکتەبەکەمان ئاوە تەوێڕە پلە پلەیە بەڵێ ئێمە مەکتەبێکمان هەبوو لە خوڕ و بەرز بکرابوو ناوی مەکتەبی هەورامان بوو مرکزی پۆلیسەکە لەسەر و ئێمەوە بوو یەک دوو پۆلیس عەرەبیشی تیا بوو ئەو کاتە زەمانی مەلیک عێراقی بوو سنوودە نیشتیمانی و نەتەوەییەکان مەمنوع بوون پۆلیسەکان تەماشایان کرد لەسەر بارەکە شوێژاوێ لە ئێمە بوو ڕیزانە کردین و عێراقیمانەوەم بجارێکە هەرچی سنوودی نیشتیمانی و نەتەوەی هەیە لەبەرمە هیچ زمانی ئیبتیداییە خۆ دەزانێت ئێستا ئەویان نەهێشتۆ لەو جیلێ بۆ تەونە لەبەر ناکرێن ئێستا سراعی حیزبی کەوتۆتە ناو مەکتەبەکانەوە فڵان حیزب چییە ئەدەبیاتی حیزبەکە ڵێتەوە بە قسەی زەبایەکان لە کتێبەکانیشە ئەوی تری چییە باسی ئەوە ئەکات مێژووی کورد ناڵێ مەسەلەن ئێمە فێری ئازادیخوای کوردین ئێمە شورای پۆڵاو بەردین ئێمە یا عێراقیمان دەوت یا باسی شاخی ملەکەوەمان نەکرد یا شتەکانی تر مەسەلەن یا ئەو شعرەکەی ئەحمەد موختار جاب قەسیدەکەی دێتە گوێم دەیە بە سۆز و شیوەن و گریانەوە ناڵی دڵمەندە حەزت خاکی کوردستان وەڵڵای ئەوە دەمەیە لە بەرمە ئێستاش
ئەو کاتە مامۆساکان تعسبی حیزبایەتیان نەبوو هەموو وەکو کوردێک بیریانە کردەوە لەبەرەوە ئەو جیلەی ئێمەش بوون بە پێشمەرگە و خەڵکی سیاسی و ئەو شتانیان لێ دەچوو تەسیری هەبوو ئەمە پەروەردە لە ڕووی حیزبایەتیش لە بەتێوی یەکمان خا حیزبایەتی پشت و بڵاویان کردین حزبی شوعی چینی حەوت کەس دەناو بەلەمێکە حزبی شوعی چینیان دروست کرد ئەنواع بیرکردنەوەی ئەنواع مەذهبی تایە ئەنواع فرقەی تایە دینی تایە نەتەوەی تایە ئیسلامی تایە ئێغۆری تایە نازانم هێندی تایە تبتی تایە بوزایی تایە هەموو جۆرە شتەکانی تایە هەموو یەک سووە باشە ململانی جیهانی شەکە بڵێ بۆ بە یەکەم هێزی ئابووری خەریکە بێت پێش ئەمریکاکەوێتەوە لە ڕووی ئابووریەوە ئێستا ئەگەر یەکەم نەبێت دووەمە لە ڕووی ئابووریەوە بەڵام ئێستا گەر تەقیمی ئابووری بکرێتەوە سەر لە نوێ لە چاو بەروبوومی ئەبێ و بەرەمێنانەکان ئەو یەکەم بێ لە ڕووی تەستیحیشەوە یەکێک لە وڵاتانی پێشکەوتە لە ڕووی زیرەکی دەستکردیشەوە ئێستا لە پێشداموت پێشترە ئەو هەموو ڕۆبۆتە لەوێ کرێ هەموو شتێکی کردو ئێستا هەیەی درەوەکە هەیەی نازانم بە پەروەردە ئەویان مەبەستم ئەمە ملەتەکان توانەکان هەموو یەکسۆ بە هەموو بیر و بۆچوون و ئادیا و ئەوانەوە یەکیان خستون باشە بەڵام ئێمە فەرقیان کردوون ئێمە بزوتنەوەی گۆڕان جیا بۆ دەیکەتی بابە کوڕی منە بنەماڵەیە بوون شیر و چیرمان لێگەستی دوو برا یەکێکیان یەکەتی یەک گۆڕان بوو ڕۆژێکیان خڕەخڕیان ببوو باوکێک دوو کوڕی هەبوو تەلەفۆنی بۆ کردبوو چی با بۆرە ئەمەە بە کوماوی خۆ تەمەشاکەن بەخە من وەڕز بووم کوڕێک مەکوجە بەرە سڕحیان کرد چون تەمەشاکەم یەکیان تۆزی خوێن بێرەوێتی وتی کاک وەڵڵاهی ئەمیان بۆ بە گۆڕان ئەمانێکێتیم نەزانم چیان لێ بکەم خەریکە یەکترە خۆن یەکێکیانەوەی کە ئێرەی وتی کاکە بەخوا بن دەستم نەچێت دەخۆیم داکەمەوە من سەفەرەکەمە چم بۆ خارج ڕۆی بۆ خارج لەبەر پەروەردەکە وای لەم وڵاتە بە قوربان چاوم خۆی پەروەردەکەی پەروەردی ئینەکەشە من کچێکم لە مەکتەب بوو ئەخیر ساڵی بوو لە بیرکاریە باش نەبوو وتیان فڵان مامۆستا بیرکاری باشە ئەڕۆی بۆ ئەوێ ڕۆژە هات وتی با بگەن وتی هەموو ڕۆژێ 10 دقیقە باسی گەندەڵ و حکوومەت و حکمڕانی و گۆڕان و چی و چی بۆکە مامۆساکە ئێفی بێزارە بین ئەو ئەم بەڵە ئێتم ڕۆژێکە ڕۆشتی پێ بڵێ بڵێ من لە ماڵی بۆ سیاسەت هاتووم بۆ نهاتووم چۆ بوو وتی وەڵا بۆ بیرکاری هاتووە وتی مامۆستا گیان دیسان باسی کردبووە ڕۆژێ نەبوو دوو نەبوو وتی مامۆستا ماوەی چەکشم ناوی تەژنەیە وتی مامۆستا گیان من نەهاتووم لێرە باس سیاسەتم بۆ بکەیت فێری سیاسەت بکەیت من هاتووم منهەجەکەم بێڵێت تۆویش نەبوو 8 کچ بوون بە یەکەوە منهەجەکەی پێوتنەوە وتبووی باسی ئەوم بۆ مەکە من لە ماڵی منە لەوەتی چام کردوێتەوە سیاسەت هەیە باسی سیاسەت دەکەن چکەی وتی کچی جەمیل هەورامی وتی کاک جەمیل هەورامی پیاوێکی باشە من علاقم نییە باشە خراپە بۆ نهاتم من هەجەکەم پێ بڵێ من علاقم چە بەسەر گەندەڵ و حکومڕان و گۆڕان و ریفۆرم و شتانەوە چ علاقم هەیە بەسەرەوە ئەوم پێ بڵێ ئێستا جیلێک پێیا بۆ لە ئەزانێ چ علاقی هەیە بەسەر ململانێکی و پارتی حەزەکە کوردستانی خۆش بوو مەبەستم مەسەلەن هەتا ئەوەش ئێمەیان دابش کرد حزبی وڵاتان یەکی خۆیان یەکەست تۆ بزانە کوبا لە من ئەمریکای لاتینە لە بنە ئەمریکایە ئەمریکا چەند ساڵ ساڵی لەسەر دانابوو ئەو هێزە گەورە تاکسە خۆی ڕاگرتووە چین ماسکەری شەرقی دەمرا پۆلسکا وەرباچۆ فەڵی وەشان بەڵام چین لە شوێنی خۆیان ماوەتەوە و تەنزیمی حیاتی باشتر کردو تا ئێستا باشە لەبەر ئەوە حزباتی یەکێتی پێش هەموو شتێک ئێمە بۆ بین بە حزبی بۆ خزمەتی ملەتەکەمان چی پێویست دەکات بۆ ملەتەکەمان ئەبێ ئاوا بکەین بۆ ملەتەکەمان ئەوە ڕاستکردنی حزب وەسیلەیە بۆ گەیشتن بە ئامانجی نەتەوەکەت لەگەڵ پارچەکانی ترا پێت وایە پارێزین کاک جەمیل عاتوفە بێ من بۆ پارتیشە بۆ شوعیشە بۆ خۆشمانە بۆ هەموو حزبەکانی تریشە کاک جەمیل بۆ پارچەکانی تر مەسەر لە ڕۆژاوای کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ باکوور ئەو عاتوفە هەیە مەسەر تەسەوڕەکەی گەنجێک کە لە دوای 2005 وانە لەدایک بوو بێ کە 20 ساڵەکە یان 2007 لەدایک بوو بێ ئەو عاتوفەی هەبێ مەسەلەن بۆ بەڵێ بۆ ڕۆژاوا هەیەە ئێستا کوردی باکوور کوردی ڕۆژهەڵات کوردی باشوور سۆزیان هەیە بەرامبەر بە کوردی ڕۆژئاوا
عەدالەتی تایە، یەکسانی تایە، فیداکاری تایە، سەبر و تەحمولی تایە. ئەوەی بەسەر ئەوانە هاتووە لەم ماوەیە شەڕی داعش، شەڕی سووریا، شەڕی تورکیا باشە خۆیان ڕاگرتووە. تۆ بزانە چەند مانگە دیفاع لەسەر بەنداوی تشتی نەکرد. باشە تۆ بزانە ئەو کشانە بوون بە ڕەمز بۆ ئێمە. ئێستا عەلەمەکان تعلیق لە سەرکردەکانی خۆیان دەدەن، ئەڵێن ئێوە ناتوانن دیفاع بکەن، بەڵام کچە کوردەکان ئاواکەن و ئاواکەن ئەواکەن. یعنی بوون بە یعنی قەوماتی گەورە گەورەمان تیا ئەگەر بمانەوە بەتەئکید ئەوان هەڵسان هەندێک شوێن ویستیان نەکوچەند تێقن. هێز هەبوو هێزیان دروست کرد بۆ ئەوەی بشن بە گوجێکترا نەیان کرد، بە قسەی کەسیان نەکرد. ئێستا لەوانەیە کە منافسیان بوون ئامادەیان کرد شەڕیان پێ بکەن، ئێستا لەگەڵەوانیش دەستیان سووتنە بەدەستی یەک خەریکە بە یەکەوە وەفدی هاوبەش دروستەکەن و ڕۆن و قسەکەن وەکو یەک قسەکەن. ڕێی ئەوانیش سەرەوان. لەبەرەوە بەڕاستی ئەوانە خەڵکی دڵسۆزن بە میلەتەکەیان، هوشیارێکی نەتەوەیی زۆر زۆر باشیان هەیە، ئەزانن چۆن تەعاملەکەن. بەڕاستی معاش حکوومەتی بەشار ئەسەد حکوومەت بوو، بانق و دائیرە و هەموو شتێکی پەرماگەی ئیداری و میداری و عەلاقات و وەزارەت و نازانم سەفارەت و چی، ئەم معاشی کرد بە دوو قات. مۆزەفێکی سووری چەند معاشی هەبوو؟ فەرز بکەین ئەگەر 2000 لیرەی هەبوو بێ کردوەتی بە 4000 لیرە، ئەم کردی دوو ئۆنەیە. و ئێستەش معاشی ئەمان زیاتر لە معاشی ئەوان. بەڵێ کەواتە ئەمە قەوماتمان تێدا ئەگەر پارچە پارچە خۆمان دابەش نەکەین لە ڕووی سیاسیەوە. ئێمە ئەتوانین یەک بگرین، ئەتوانین هەرکە هەر هینە ڕاستە خصوصیاتی خۆی هەیە هەرێمێک، ئەتوانین هەرێمەکەمانی یەک بگرین، خۆمان دروستکەین، خۆمان بینا بنێنەوە. کاکە ئیسرائیل لە ساڵی 48 کە قەراری تەقسیم درا بە هەمووی ئیسرائیل ملیۆنێک خەڵکیان نەبوو، 2 ملیۆن کەسیان دەرکرد لە وڵاتە عەرەبی ئیسلامیەکانە چۆنە ئەوێ ئەو 2 ملیۆنە چوونە سەر وەرگی ملیۆنەکە. ئەو کاتە جوانە فەقیر بوویشان نەبوو لە 48 تا 56. دوای 8 ساڵ تووشی شەڕێکی گەورە بوون، هەموو عەرەب لێیاندان، عەرەبیان هەموو چکان بڕیار یەکگرتوویاندا بوو. بەڵێ هەستی نەتەوایەتی بڕیاریاندا بوو کە بێ بمبرێ خەبات بکەن. 67 شەڕیان کرد دیسان براون، 70 شەڕیان کرد دیسان بردیانەوە. ئێستا وەتە فەرموو. باش لەبەر ئەوە هەستی نەتەوایەتی تەنها بە ئینسانەکە نابێ بەوەی کە ئەیجۆڵێنێ حەزبەکەیە پێکە. تۆ بڕۆ تاریخی هین بخوێنەرەوە، کتێبی گۆڵدەمایر ژیانی من بیخوێنەرەوە، دەوڵەت داواز بچەکرێ. بەڵێ بەوانە بچەکرێ. تۆ ئینسان ناوێرە بیر لەو شتانە بکاتەوە، چکە ئەڵزانی ئەڵێ ئەوانە هەیە بۆ نایکەن. ئێمە ئەوەندەی خەریکی یەکتر خواردنین، خەریکی یەکتر گەورەکردن نین. ئاخر تەنها یەکتر خواردنەکە نییە، ئەوە بەشێکێتی بەشێک بەداخەوە لە سەرکردەکانمان جێوێکی وایان قورخاندووە خەڵک کوردایەتی لە بەچاو کەوتووە. بەشێکیان یعنی جاری وایە باسەکەن وەکو مەبزارێ فەرموو ئەزی تیا شەرمەزارە بم کە باسی یەکەم لە خیانەت. گفتوگۆ لەگەڵ جەناب زۆر شیرنە کاک جەمیل، سوپاس دەکەم. قسەی زیاتر هەبوو، بەڵام سوپاس بۆیەوەش زۆر بە تەدریجی ئەمەت بردە ناو پرسەنەتەوایەتەکان. بەڕاستی من خۆم ینی چێژم لێبینی. سوپاس بۆ دیدارە. سوپاس بۆیەوەش دەستان سوپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست، لەگەڵ بەڕێز کاک جەمیل هەورامی سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان دیدارەمان کۆتای هات. تا دیداری تر بەخواتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.